کەمپینە ماوەی 2 ڕۆژە بەردەوامە هەروەک سیفاتی هەمیشەیی شاری هەڵمەت و قوربانی کە چۆن لە هەموو حاڵەتێکی نەخوازراوە وەک لە بوومەلەرزەکەی شاری تورکیایە هەڵمەتێکی گەورەی بەرفراوان کرا بۆ هاوڵاتیانی تورکیا لە ئێستەیە لێ قەوماوان هاوڵاتی هەرێمی کوردستانن بۆیە ماوەی 2 ڕۆژە ئەم کەمپینە بەردەوامە بۆ هاوکاریکردنی زیان لێکەوتوانی خەڵکی بە شەرەفی چەمچەماڵ ئێمە ژۆک و ئەرکێکی نیشتیمانی لێرە بەردەوام بووین ئەم کەمپینە لە چەند شتێکا خۆی گرتوتەوە هەم بە پارەی نەقدی و هەم بە کەلوپەل و پێداویستی و خواردەمەنی و شتی بەکار نەهاتوو نزیکەی بە ماوەی ئەم 2 ڕۆژە 57 ملیۆنی پارەی عێراقی و نزیکەی 10,000 دۆلاری ئەمریکی کۆکراوەتەوە جگەلەوەی کە وەک خۆشتان بە چاوی خۆتانەی بێنن شمەک و پێداویستی سەرەکی و خواردن کۆکراوەتەوە کە تا ئێستا نزیکەی 70 بارگەیشتۆتە دەستی هاوڵاتیانی لێ قەوماوان بە دڵنیاییەوە 2 ڕۆژە ژنان شان بەشانی پیاوانی بەڕێز لێرە ئامادە بوون هاوکار بوون هەم لە ڕووی بەخشینەوە هەم لە ڕووی هاوکاریەوە هەر چۆن پیاوەکان خواردن و کەلوپەلەکان کۆکەنەوە و باریەکەن بۆ هاوڵاتیان بە هەمان شێوە و بەڕاستی جێی سەرسامیە کە ژنی بە شەرەفی کوردستان بە تایبەتی شاری سلێمانی لە ئێستەیە لە حاڵەتە نەخوازراوەکانە لەو کاتانەیە کە پێویستن بەردەوام هاتوون پاڵپشت بوون هاوکار بوون هەروەک ئێستا من وەکو دایکێک مناڵەکەم نەخۆشە جێم هێشتۆ بە ئەرکێکی نیشتیمانیم زانیوە ئێستا ئامادەم لێرە بۆ هاوکاریکردنی لێ قەوماوانی خەڵکی چەمچەماڵ بە دڵنیاییەوە تۆ پێویستی سەرەتایی زەڕورە بە گەیاندنی بەدەستی ئەوان لە ئێستاەوە ئەوان پێویستیان بە خواردن و بە جلوبەرگ و بە هەنێ ڕاخەر و ئەوانە هەیە هەروەک خۆشتان بە چاوی خۆتانەی بینن هیچ شتێکی کۆنە نانێرێت ئەو تەنها شتی بەکار نەهات و خواردنی سەرەتایی پۆشاک تەنانەت ڕاخەرەکانی ژەگەرهی ماڵان بێ گەر تازە بێ و بەکاریش هاتبێ بۆ ناردوومانە لەبەرەوەی لە ئێستایا زەڕورە بەڵام خۆشحاڵم بەوەی کە خەڵکی بە شەرەفی سلێمانی زۆربەی شتەکان کە ناردویانە بەکار نەهاتووە و خواردنەکانیش خۆتان بینیتان هەمووی هەڵنەپچراوە و تازێ و لە مارکێتەکانەوە هاتووە بەڵێ ئەمڕۆ دووەم ڕۆژە تقریبا ڕۆژانە 70 بارگەیشتۆتە دەستیان ئیتر بە پارەیشەوە کۆمان کردوتەوە ئیشەڵا بە نزیکترین کا دەگاتە دەستیان و بە پێی پێویستی دابەشەکرێ بەسەریان کەم دەستخۆشی لە خەڵکی سلێمانیەکەم زۆر سوپاس گوزارم کە خەڵکی بە شەرەفی شاری سلێمانی لە ئاستێکی پەروەردەییان کە بتوانن هاوکاری بە تایبەتی هاوڵاتیانی حکومەتی هەرێم بن لە هەموو حاڵەتێکی نەخوازراوە پەیامیشم بۆ ئەوانە هەیە کە لەوانەیە کاتیان نەبوو بێ کە لەوانەیە لە شارەکەیان نەبوو بێتن ئەگەر بتوانن خۆشیان بێ هاوکاریەکان بگێنە دەستی خەڵکی لە قەوماوانی شاری چەمچەم